سێ ساڵ بەسەرواغەرکردنا سەمام ئەمانی عێراقی و ڕێبەر و کاریزمای ملەتێ کورد مام جەلال دەرباز دەبن لەوڕا وەکو وەفادار یەک بۆ کار و خەباتە خودێ ژێرازی کادر و ئەندام و دۆست و لایەنگەرین یەکەتی نیشتیمانی کوردستان لە سنوورێ قەزا شێخان پێش دەقیقا لەسەر گیانی سەرۆک مام جەلال ڕاوەستیان. ئیرۆ سێ ساڵ ڤەگەرە ڕەحمەتیێ مام جەلالە هەموو کادر و ئەندامین کۆمیتا شێخان سەرخۆشیێ تەڤایە ئێکەتیا و کوردستانی و عێراقێتکەین. بڕاستیش مام جەلال شخص سەلام بوو، مام جەلال جێتیفاقی بوو، مام جەلال يعني قلق بو عراقي وكردستاني نافان احزاب سياسي دا في وضعي انه دا مام جلال جاي كما يعني فان وضعي خراب وقت سر كردستاني دات هاتن كسي حل نذكرن بترش مام جلال. کادر و ئەندامین یەکەتی لە شێخان وەغەرکردنا مام جەلال بخەسارەتەکە هەرام مەزن بە عێراقی کوردستانی دەدەنە دیارکردن ئاڕوەسا و ژینانە بەرچاف و پشتی وەغەرکردنا سەرۆک مام جەلال بارەدۆخی عێراقی و کوردستانی هەتا نەها جێگیر نەبووە و کەفتینە دناوە دەهان قێران و ئاریشاندا. ئیرۆ وەفایەک بۆ مامێ گەورە مام جەلال ما فەرزانیە میرۆ دەقەکێ بسەرکردین سەرگیانی میە پاک کە مام جەلال گەلک بوو بۆ عێراقی گەلک بوو بۆ کوردستانی ژیان ناخۆ هەمووی بۆ خەڵکێمە کردیا خەبات کردیا هەتا 2003 خەباتە بەردەوام بوو بۆ گەلێ کوردستانی دوای 2003 البەغدایش هەم دیفاع مافێ مەکریە گەلێ کوردستانی و دیفاع مافێ هەموو گەلێ عێراقی کردیا. ئێمە دەڵێن باو بوونەوە مام ڕوحت شاد جێگات بەحەشت بێ مام کەلێنێکی گەورە لە کوردستان و لە عێراق بۆمان بەجێهێشت دەبینی لەباری ئابووری کوردستان داڕماوە دەبینی لەبارەی موچەوە نییە دەبینی لە بردومانی تورکیا و خاکی کوردستان داگیر کرا دەبینن نیوای خاکی کوردستانمان لە دەستدا هەموو شتێک ئەوە لە پشتی مام جەلال بوو مام جەلال گەلە گەورە بوو. سێ ساڵ بەسەرواغەرکردنا سەرۆک مام جەلال دەرباز دەبن دەبان سێ ساڵێن بۆری دەشک عێراق و کوردستان تووشی دەهان قێران و ئاریشان بووە بەدیتنا کادرێن ئێکەتی نیشتیمانی کوردستان لە شێخان کە بتنێ سەرۆک مام جەلال دکاریبان ئاریش و قێرانان چارەسەر بکات لێ بۆ وەغەرکردناوی قێران پێ قێرانێ و ئاریشە پێ ئاریشێ ڕۆژانە بۆ عێراقی کوردستانی دروست دەبن بێک و چارەسەریەک بۆیان بێتە دیتن. ئەکرەم دەروێش دەستگای میدیای بادینان شێخان.